کاتێک کە تۆ قسەیەک ئەبیستی ئەڵێی بەڕای تۆ ئەم قسە ڕاستە، ئەگەر نازۆربین بی یەکسەر ئەچی بۆ نمونە بابەتێکی دینی باسەکەم ئەڵێم بەڕای تۆ ئەم شتە چۆنە، ئەگەر لێکچووبین بی یەکسەر ئاەتێکت بیرەکەوێتەوە کە ئەکرێ ئەو شتەوا بێت، ئەگەر نازۆربین بی ئاەتێکی کەت بیرەکەوێتەوە کە ناکرێ ئەم شتەوا بێت. بۆیە واتە تۆ لا ئیرادی بەشێکی مێشکت ئیشەکە. بۆ ئەمە پێویستە ئەگەر تۆ لەو جۆرە کەسانەی دایمە ڕەخنە ئەگری ئەوە نازۆربینیت، ئەوانەی دایمە ڕەخنە ئەگرن نازۆربینن، ئەمانە زۆر پێویستن بۆ ناو موسسات، بەڵام بەداخەوە زۆربەی ئەندامانی موسسەکان بێزارن لێیان. لە ناو حیزبێکە ئەم جۆرە کەسانە جیان نابێتەوە، زان بۆ هەر پرۆژێ تەرحەکەن ئەو ڕەخنە هەیە، ئیتر ئەم نەفەرە زۆر بێت ئامە لەگەڵ هیچ ناگونجێ. ئەوە ئەم نەفەرە ناجۆربینە، دیوەکەی تر ئەبینێ ئەم شتە عەکسی شتێکی ترە، یەکسەر لەسەر ئەوە قسەکە. ئەوەشی کە خۆش باوەڕە ئەوە یەک جۆربینە، یعنی مەسەلەن یەکسەر ئەڵێ ئەم شتە لەو شتە ئەچێ. ئەگەر ئێمە بمانەوێت فیلتەرەکان لابەرین بە زۆرترین ڕوبەری مێشکمان بیرکەینەوە بۆ بەکاری بێنین، پێویستە کامیانین هەوڵ بین وەکو کەسەکەی تریش بیرکەینەوە. کاتێ فکرەیەکیان پێوتی لەو جۆرە کەسانە یەکسەر خاڵە ئیجابیەکانی ئەبینیت، تۆزێ بیریشکەرەوە لە خاڵە سلبیەکان. کاتێ شتێکە بۆ تەرحەکرێ یەکسەر شتە خراپەکەی بینیت، تۆزێ بیریشکەرەوە لە شتە چاکەکان. بەم شێوازە ڕوبەری فیلتەرەکان لاوازە بن. واتە ئەگەر جیاوازبینی لێکچووبین بە، ئەگەر لێکچووبینی جیاوازبینە کە ئەمیش جیاوازبین بە کە فیلتەرێک لابە.